چاودێری و کۆنتڕۆڵی نەخۆشی شەکرەکەت گرنگی تەندروستی ئێستا و داهاتووتە. سڵاو، من دکتۆر جەمال محمود ساڵح، پسپۆڕی نەخۆشی شەکرە، خاوەن بڕوانامەی MRCP و بڕوانامەی ماستەر لە نەخۆشی شەکرە و غودەکان لە وڵاتی بەریتانیا لە تاوەری تەندروستی سماد لە شاری سلێمانی. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەفەرموێت لكل داء دواء. هیوادارین سمارت ببێتە هۆکاری چارەسەری نەخۆشەکانتان. سمارت وەرچەرخانە.